زانکۆی پۆلیتەکنیک سلێمانی و پەیمانگای ڕاهێنانی نەوتی بەسرا کە سەر بە وەزارەتی نەوتی عێراقا ڕێکەوتنامەیەکی ئیمزا کرد لە بواری هەماهەنگی و کاری هاوبەش و ڕاهێنانی فەرمانبەرانی نەوت هەروەها بۆ پێشکەشکردنی تواناکانی زانکۆمان لە بواری خوێندنی باڵایە بە پەیمانگای نەوت هەروەها هەماهەنگی لە بواری ئەندازیاری نەوتی زانکۆمان لە کۆلێژی ئەندازیاری تەکنیکی ئەندازیاری کە یەکێکە لە بەشە نوێەکانی زانکۆمان ئەم هەماهەنگیە ساڵێکە کاری لەسەرەکەین ئەم ڕۆگەشتە ڕێکەوتنامە ئەم ڕێکەوتنامەیە دوای ئەمە لەگەڵ وەزارەتی نەوتی عێراقا کاری لەسەرەکەین بۆ ئەوەی جێبەجێی کەین لە بواری ڕاهێنانی فەرمانبەران و هەروەها پشتگیریکردنی بەشی نەوتی زانکۆمان بە ئامێری تاقیگەیی لە ئەندازیاری نەوت ئەمێکێکە لەو بوارانی کە زۆر گرنگە زانکۆکانە بێت کاری لەسەر بکەن و زانکۆی ئەمە لە بواری نەوت و گاز بە شێوازێکی نیۆ چۆتە ئەو بوارەوە ئەمانەیە بە شێوازێکی زانستی و ئەکادیمی و هەروەها بە تەنسیق لەگەڵ کۆمپانیەکانی نەوتی جیهانی کە لەناو عێراقا کارەکەن ئەمانەیەم کارە بکەین بۆیە ئەمانەیەم پەیوەندی بەڕاستە خۆ لەگەڵ وەزارەتی نەوتی عێراقا ئەنجام دەین و بگەینە شێوازێکی باش بۆ ئەو خوێندکارانی کە دەرچووی زانکۆمانە بنوە هەلی کاریان دەبێت لە هەلی کاریان بۆ دابین دەکەین لە کۆمپانیا نەوتەکانی جیهانە. بسم الله الرحمن الرحیم. بەناوی خوا ئەم ڕێکەوتنامە سەرەتایشی باشە بۆ یەکەم جارە ئەم ڕێکەوتنە لە نێوان دەستگایشی خوێندنی باڵای هەرێمی کوردستان و موسسەیەک و دەستگایەک لە وەزارەتی نەوتی حکوومەتی عێراقی فیدراالەوە ئەنجامە درێت و بۆی ڕێکەوتنەکە بکەوێتە بۆ یاری جێبەجێکردن و ئامانجی باشی بەدواوە بێت. تدريب النفطي في البصرة. من خلال گەشتبینن لە ڕێ ئەم ڕێکەوتنامەوە بتوانن تەفعیلی بکەن و ئاکتیڤی بکەن بۆی بتوانن زیاتر لە ڕووی ئاڵوگۆڕکردنی بەرامجی زانستی و خوێندکار لە پرۆگرامەکەی هاتووە لە ڕێکەوتنەکەی هاتووە و هەروەها بتوانن کۆنێکت و کۆنێکشنی نێوان باشووری عێراق و هەرێمی کوردستان زیاتر بکەن. و دەرگایەکی نوێ ئەکاتەوە بۆ کردنەوەی خول بە تایبەتی لەگەڵ وەزارەتی نەوتی عێراقدا و بەرهێنانی ئەو توانە ئەکادیمی و علمیانەی کە لەلایەن زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانیەوە هەیە بەگەڕ بخرێ بۆ ئەو خولە تەدریبیانە. من جانبنا متحمسين جدا ومتفائلين. زۆر گەشتبینن بە جێبەجێکردنی ئەم ڕێکەوتنامەیە و هەوڵی زیاتری شەدەن کە هەموو بەرگەکانی ڕێکەوتنامەکە بکرێتە بواری جێبەجێکردنەوە و ئەم گەشتبینیەش لەلایەنی بەرامبەر کە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانیە ئەبینن خۆشبەختانە بە هەردوو لا بتوانن ئەم ڕێکەوتنامەیە جێبەجێ بکەن. پەیمانگای ڕاهێنانی نەوتی بەسرا یەکێکە لە بە ئیمکاناترین پەیمانگاکانی نەوتی سەر بە وەزارەتی نەوت زۆر مجهزە. ئێمە ئەم پێویستیمان بەو لەم قەیرانی خۆمان ئەمە پێویستیمان بەو تەجهیز و ژێرم بینا ڕاهێنانەکانیان هەیە. ئەوانیش لە هەمان کاتە ئێمەش لە ڕووی تیۆری و ئەکادیمی و ئێمە توانای باشمان کۆ کردوەوە لە قسم بەشی ئەندازیاری نەوت و وزەی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی. ئەم دوو دەرامەد و مەواردی علمیان کە هەمانە بە مزەکەری تەفاهمە هەردوو لە ئیسفادە لە یەکتریەکەین ئێمە توانە لە ژێربینای ڕاهێنانی ئەوانەکەین ئەوانیش ئیسفادە لە توانای علمی و ئەکادیمی ئێمەکەین فرسەتی ماجستێر و دکتۆرایان بۆ ئەنجام بدەین ئەوانیش لە هەمان کاتە بۆ قوتابیان و بۆ مامۆستاکانمان تدریبیان پێەکەن ئەجیزەی باشیان هەیە مشەبیهاتی باشیان هەیە ئەتوانین بڵێم لە جامیعی بەغا بەقوترن لە زۆر پەیمانگاکانی تری نەوتیش بەقوترن هەروەها لەگەڵ جهەتی سێمی دەرەوەشە بەیەکەوە چەند قۆناغمان بڕیوە لەگەڵ جامیعاتی دەرەوەیە کە بۆ ئەوەی بەرامج و بەرنامەکانمان پێش بخین. مبروك الجميع.